نوێژ ئەبێ لە هەموو حاڵەتەکانی جێگیری و سەفەر لەشساغی و نەخۆشی ئەمان و ترس ئاشتی و جەنگدا ئەبێ هەر بکرێ ئەوی ئەتوانێ ئەبێ بە پێوە بیکە ئەوی ناتوانێ ئەبێ بە دانیشتنانەوە بیکە ئەوی واژ نەیتوانی بە ڕاکشانەوەی کە ئەوی نەیتوانی بە بزاوت و وتن بیکە ئەبێ بە ئاماژەی دەست و سەر بیکە ئەوەی واژ نەیتوانی ئەبێ بە پێڵووی چاو بیکە ئەگەر بە هیچ شێوێک بە بزاوتی جەستە نەیتوانی بەرپرسە لە دڵی خۆی هەر بیکە کە هۆشی نەما ئەنجا نوێژی لەسەر نامێنێ سەیری ئەم ڕووداوەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕیوایەتی کردووە ئەفەرمێ ئەبوو داود ڕیوایەتی کردووە ژمارە 552 و نەسائی و ابن ماجە و شێخی ئەلبانیش لە صەحیحی سونەنی ئەبوو داوودە بە حەسەنی زانیوە أفرمه جاء رجل أعمى إلى رسول الله صلى الله عليه وسلم فقال إني رجل ضرير البصر شاسع الدار ولي قائد لا يلائمني فهل لي رخصة أن أصلي في بيتي قال هل تسمع النداء قال نعم قال لا أجد لك رخصة پیاوێکی نابینا پیاوێکی کوێر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عەرزی کرد من کابرایەکی نابینام و ماڵ و لە مزگەوتەکەوە دوورە چاوساغم هەیە بەڵام هەموو جارێ لەگەڵمان نابێ نەگونجاوە ئایا مۆڵەتی ئەوەم هەیە نوێژەکان لە ماڵەوە بکەم فەرمووی گوێر لە بانگە بێ عەرزی کرد بەڵێ گوێم لێیە بێ فەرمووی دەی ساوا نازانم عوزرت هەبێ یعنی ئەبێ بێیت کەوابوون نوێژەکە لەسەر مسلمان فەرزە لەسەریشێتی مادام عوزری نەبێ بچێتە مزگەوت و بە جەماعەت بیکە ئەمە گەورە و گرنگی نوێژەکە ئەگەیەنێ